بەبیر و شاهانە بێ ڕوخسارت هەر جوانە بێ قیمەتت هەگرانە بێ دڵ لە بەردەستانە بێ بێماڵ و بێلانە بێ سەدەج جوانە بێ چاو کارگریانە بێ خۆشی لە دەستدانە بێ خۆدایم پەژارە یا جانی جانانە بێ ژیانم هەر خەم دەبێ برینم تیمار نەبێ دکتۆرم زامار نەبێ گە ڕۆژێ تۆم لا نەبێ گۆڕستانە ماڵی من ئەبەت ژیانم نابێ فەرمانی مامە عەلی هەزار سڵاوی لێبێ لەگەڵ کاک مەهدی عەلی بەندە بە قوربانی بێ دانیشتی کاک مەهدیە هەموو وەختی ئێستا بێ دانیشتی کاک مەهدیە هەموو وەختی ئێستا بێ تاو بەشنیە باریکی پیر بووم پشتم چەماوە ڕەنگ زەرد و پەریێشانم حاڵم تەواو شێواوە غەم و دەرد و پەژارە بەشی منی داماوە لەو ڕۆژەی تۆم ناسیوە ئاگام لە خۆم نەماوە های یەکەم جار کە تۆم بینی ڕوخسارت نەدرەوشاوە ئاگرێک لە دڵم بەربوو هەرچیم کرد نەکوژاوە بەنیگاوە دەمڕوانی خوایە چین لە بەرچاوە ئای هەروەم زانی خەیاڵە یەکسەر کشامە دواوە وتم ناناشێت بوومان وشتە و جادوم لێکراوە هەزاجا سوبحانەڵڵا خدا چی بە تۆ داوە پێم وایە ئەو جوانیەی تۆ لە بەهەشتێ هێنراوە ئەی هاوار و داد بە ماڵم خوایە چیم لێ قەوماوە های بۆچی ئاوام لێ هاتووە سەرم لە خۆم سوڕماوە های خۆزگە غەم و پەژارە لە ژیانی من دەبڕاوە ئەو جوانەی مەجبوری بووم شەوێ لەلام دەماوە های داستانی عەشقەکانم هەمووی بۆ دەگێڕاوە عەشقەکان بە یەک ناگەن لە نێو کورداوە باوە های دەمرن سەردەنێنەوە بە خۆزگە و بە هیواوە فەرهاد لە تاو شیرینی ڕۆیشت و نەگەڕاوە مەمیش بۆ خات و زینی لە غوربەت سەریناوە ناسیش لە تاو خەزاڵی هەتا مرد نەحەساوە سیامەندیش لە بەرخەجێ لە شاخا خۆی هەڵداوە های پەروانە لە تاو شەمی بوو بە مۆم و تاواوە مەزدوشێتی لەیلا بوو دەشت و دۆڵی پێواوە های یوسف لە دەر زوڵەیخا چەندی تاڵی کێشاوە بە دەردیوانە دەچم ئەو ڕۆژەم لە بەرچاوە های بۆ کاک مەهدی عەلیە سڵاو لەو شێرە پیاوە بۆ کاک فەرمان مام عەلی لە کوردستان ناسناوە های سۆرانی مامە عەلی دێڵێم بەند و هۆنراوە های بۆ کاک یوسف لەندەنی بالێی بێدە و سڵاوە بۆ محەممەدی مام کەریم دێڵێم چینەوە کراوە کاک بەشدار لێرەیە ئەمن ناکشێمە دواوە هەرچی دڵن دەیخوازی بەسە و ئەو هەردوو چاوە های پەرێشانم دەمێکە دەردەکەی من کاریە عەچیم و لوقمان بێڵێن چارە سەریلانیە هەی ناومێدم لێم گەڕێن کەچی لەزەتم نییە هەی
کەسی خۆشی مەرنیە فرمێسک لە چاوم دێ وەک جۆگە لەو کانیە ئای دەچێ بۆ ماڵە بابی داچی لە سەربانیە دەچێ بۆ ماڵە بابی داچی لە سەربانیە داخوازیان کردووە و خۆم نیژاگام میزنیە ئەی خودا ئەو کەسە بگرێ نێوانی مەی کردیە سێ خودا هەڵ ناگرێ زوڵمە تۆ لە جافت کردیە دانیشتی کاکیم دادە و بەخۆشی کاک مەهدیە ئەی بەو کوڕەی مامە عەلی بەستامەت تێ مەهدیە بەشدا جاب لە خزمەتتا پێلانەش لەگەڵ ویە ئەی سۆرانی مامە عەلی دنیا بە کەیفی ویە سۆرانی مامە عەلی دنیا بە کەیفی ویە لێی دەمامە زانیار جایان بۆ یوسف لەندەنیە بۆ یوسف لەندەنیە جاي 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 دەترسێم بۆ من نەبی کەسێتر بگرێ دەستت دەترسێم بۆ من نەبی کەسێتر بگرێ دەستت لە سەرەتایە میشقات تێگەشتوم لە مەبەست های زەڕە هەستت بۆم نەبوو بۆ کەسێتر هەستت کوا سۆزت بۆ من هەیە نەفرەت لە هەستی سست های بۆ کاک زەمۆی عەیشەیە سڵاو لە خۆشەویستت بۆ کاک مەهدی عەلی مازەکەم چاوی ڕاستن بۆ کاک فەرمانی مام عەلی دەبمەدار عەزای دەستن دەبمەدار عەزای دەستن ئەفەرین پێشکەشە بە کاکە مەهدی ئەی خۆزگەم بەوەی دڵپاکە دەگەڕێ بە دوای چاکە هاوڕێی کەلامی خوددایە و زکر و ڕیس و سیواوکە های لە بۆ ڕێگای نەجات بوون تند و تۆڵ و سالاکە های دڵسۆز و میهرەبانە ملکەتی خودای تاکە های لە تاریکی و تەنیایی دڵی بە نور ڕووناکە تۆشەی برای دینم دەوارەز و خۆت یەکلاکە های دەروونت ئاسوودەکە لە دوای شەیتان کوڕاکە های گوێمەدا قسەی خەڵکی هەرچی بڵێن قەیناکە های گەڕا بردوود ناپاکە لە داهاتوت قەزاکە های دەست بە سونەت وە بگرە و خدا عەمد و سەناکە های دەست بە سونەت وە بگرە خەم و خەفەت بەباکە های فەرمان بکە بە چاکە خراپەی کاری ڕیسواکە سێزاڵ بە بەسەر ڕارەز و تەرشی نەفس و هەواکە های گەر بەرزبی یەک شتێک بۆ خۆتیش پەیداکە های مەگەر مردن نزیکە حەمەلەی حەقت خاکە ئەگەر مردن نزیکە حەق و زێد من خاکە فەرمانی مام عەلی کوڕێکی تا بڵێی چاکە بۆ کاک مەهدی عەلیە بەشدار جا بەڕێی دەکا های سۆرانی مامە عەلی دەبێجێم لە بۆ شلکە بۆ سەمای داعیشێ بۆ بەشداری جێشلکە گەیشتە ناو تەمانە ئیتر کاری چاک بکە